نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بەرەو ئوحود. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانێکی خێرای دەرکرد بەرەو ئوحود بکەونە ڕێ، تاکو سەربازەکان جێگەی خۆیان لە ئوحود بگرن و نەهێڵن دوژمن هێرش بکاتە سەر مەدینە. ئافرەتان و منداڵان لە جێیەکی پارێزراو دانیشتەجێکران. ئەگەر دوژمن لە پشتەوە هەوڵی هاتنە ناوەوەی بدایە، گەمارۆ دەدرا و تێک دەشێنرا. ڕاستە بڕیارەکە کتو پڕ بوو، بەڵام پلانی جێگرەوەش ئامادەکرا بوو. لە بناری ئوحود سەنگەریان گرت. ژمارەی موسڵمانان 700 کەس دەبوو. سەرکردەی دووڕوەکان عەبدوڵای کوڕی ئوبەی ئەگەرچی بۆ بەشداریکردن لە جەنگ هاتبووە دەرەوە، کەچی لە ڕێگەدا بەخۆی و پیاوەکانیەوە کە ژمارەیان 300 کەس دەبوو بەو بیانوەی ڕای وەرنەگیراوە کشایەوە. ژمارەی ئەو موسڵمانانەی زرێیان پۆشی بوو 100 کەس دەبوو. ئاڵا بەدەستەکەیان هاوڵی پایە بەرز موسعەبی کوڕی عومەیر بوو. زوبەیری کوڕی عەوامیش فەرماندەی ئەسپ سوارەکان بوو. حەزرەتی حەمزەش فەرماندەی پیادەکان بوو. اینجا تیر هاوێژەکان لە جێگەیەکی گرنگ و هەستیاردا جێگیر کران، تاوەکو نەهێڵن دوژمن پێچ بکاتەوە و لە پشتەوە زەفەریان پێ ببات. عەبدوڵای کوڕی جوبەیریش وەک سەرکردەیان دەستنیشان کرا. پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاشکاوانە فەرمانی پێکردن: ئێوە لە پشتەوە پارێزگاری لە ئێمە بکەن و بە هیچ شێوەیەک جێگەی خۆتان بەجێ مەهێڵن. تەنانەت ئەگەر بینیشتان دەستکەوت دابەش دەکەین، ئێوە جێگەی خۆتان چۆڵ مەکەن. تەنانەت ئەگەر بە چاوی خۆشتان بینیتان لاشەی ئێمە بەدەمی هەڵۆکانەوەیە، دیسانەوە هەر چۆڵی مەکەن و لە جێگەی خۆتاندا دامەزرا و بمێننەوە. ئەوەی پێویست بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم بەبێ کەم و کورتی بەجێگەیاند. جێی سەرنجە ئەم جارەیان سوپاکەی لەسەر شێوەی ڕیز ڕێک نەخست، بەڵکو لە شێوەی چەماوەی کەواندا خستنیە ڕێگا بۆ بنارەکانی ئوحود، تاوەکو دەوری دوژمن بدەن و تیر هاوێژەکانیش لەولاوە تیربارانیان بکەن. ئەوجا لە ناوەڕاستەوە بە شێرەتینوەکانی شەهادەت هاوشێوەی عەبدوڵای کوڕی جەحش و موسعەبی کوڕی عومەیر و ئەبوو دوجانە و شێری شێران حەزرەتی حەمزە خوا لە هەمویان ڕازی بێت بدات بەسەر ناوجەرگەی دەشکری دوژمندا. لە ڕۆژی بەدردا دروشمی موسڵمانان ئەحەد بوو، بەڵام لە ئوحوددا ئەمید واتە بکوژە بوو. وەک دەبینن چ دروشم و چ تەکتیکی جەنگیش گۆڕا بوو. موسڵمانەکان لە پێناوی خوا و پێغەمبەرەکەیدا پارێزگاریان لە خۆیان دەکرد و دوژمنیشیان لە ناو دەبرد. پلانی جەنگ چۆن نەخشەی بۆ کێشرا بوو ئاوەها جێبەجێکرا. سەروەر صلی الله علیه وسلم شمشێرەکەی دەستی بەرز کردەوە و فەرمووی: چێ مافی ئەم شمشێرە دەدات؟ بە بیستنی ئەم وتەیە شەپۆڵێک لە جۆش و دڵگەرمی ناخی موسڵمانانی تەنی. هەر یەکەیان ئاواتی دەخواست خۆی شمشێرەکە وەربگرێت، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەر یەکەیانی لە خۆیان چاکتر دەناسی، چاوی دەژێرا تا خاوەنە ڕاستەقینەکەی بدۆزێتەوە. دوجار خاوەنی ڕاستەقینەی شمشێرەکە ئەبوو دوجانە هاتە گۆ و پرسی: مافەکەی چییە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی: بەم شمشێرە ئەوەندە بدەیت لە دوژمن تا خوار دەبێتەوە. ئەبوو دوجانە وتی: ئەی پێغەمبەری خوا، من وەری دەگرم و حەقی دەدەم. ئەوی شمشێرەکەی دایە دەستی، ئیدی جامانەی مەرجی لەسەری بەست و خۆی کرد بە ناو ڕیزەکانی دوژمندا. ئەبوو دوجانە پیاوێکی زۆر ئازا بوو. ئەنسارەکان ئەبوو دوجانەیان زۆر چاک دەناسی. جامانەیەکی سووری هەبوو سەری پێدەپێچاو بەوە دەناسرایەوە، هەر کات بیپێچایە ئیتر دەیانزانی بەرەو پیری مەرگ دەڕوات. کە شمشێرەکەی دە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرت، جامانەکەی دەرهێنا و بەستی. ئیتر چێ دەیتوانی لە بەردەمیدا بوەستێت؟ هەر بەو جۆرەش بوو. هیچ کەس لە بەردەمیدا خۆی پێ نەدەگیرە. ئێمە هەر ئەوەندە لەو گفتوگۆیەی سەرەوە دەزانین کە لە نێوان پێغەمبەر و ئەبوو دوجانە ڕوویداوە، کەچی بە کۆتایی هاتنی جەنگ دەبینین کە چەندین قارەمانی دیکەی وەک ئەبوو دوجانە لە ڕیزی سوپای ئیسلامدا هەبوون. عەبدوڵای کوڕی جەحش لەخوا دەپاڕایەوە دوژمنێکی ڕوبەڕوو بکاتەوە کە شەهیدی بکات. هاوار بۆ ڕەحمی خوا. ئەو تاسە قیامەتیە چی بوو کە لە دڵی ئەو پاڵەوانانەدا کڵپەی سند بوو؟
لەو لاشەوە نرکە و نەعرەتەی حەمزە ترس و لەرزی دەخستە دڵی شێرەکانیشەوە، چونکە مەیدانی ئەو فیداکارانە پلانێک بوو هەرگیز قوڕەیشیەکان چاوەڕێی شتی وایان نەدەکرد. ئەبوو سوفیان چاوەڕێی ڕۆژێکی وەک بەدری دەکرد کەچی بەرەوڕووی شتێکی تازە بووەوە کە لە بەدردا نەیدی بوو. جابا ئەو سەدایی بکوژەی باوەڕداران لەولاوە بوەستێت کە هێز و پێزی لە بتپەرستان بڕی بوو. بەڵێ بتپەرستان چاوەڕێی ئەوەیان نەدەکرد، بۆیە خێرا تێکشکان. ئەوەش گەڕی یەکەمی ئوحود بوو. لەم گەڕەدا پێغەمبەر صلی الله علیه وسلم سوپاکەی لە نێوان مەدینە و چیای ئوحوددا جێگیر کردبوو، واتە سەربازەکانی دابەش کردبوو بەسەر بنارەکانی ئوحوددا و چیاکەی خستبووە پشت خۆیەوە و تیرهاوێژەکانیشی لە جێگەیەکی گونجاودا دامەزراند بوو. ئەوجا فەرمانی پێدان وەریابن لە جێی خۆتان نەجوڵێن. ئەم جار شێرەکانی نارد بۆ گیانی دوژمن و هەرزوو تێک و پێچیانی شکاندن. قوڕەیش ئەوەندە خراپ شکستی هێنا بوو ئەوەندەیان زانی خۆیان لە خێوەتی ژنەکانیاندا بینیەوە. لەو سەر و بەندەشدا ئەبوو دووجانە توانی بگاتە ناو جەرگەی سوپای دوژمن. هێندی ژنی ئەبوو سوفیان لەوێ بوو، گوایە شوێنێکی پارێزراوە. ئەبوو دووجانە هەڵمەتێکی بۆ برد و شمشێرەکەی بۆ داهێنایەوە، بەڵام کە بینی ئافرەتە وتی ڕێزم لە شمشێرەکەی پێغەمبەری خوا گرت و ئافرەتم پێ نەکوشت. هاوڵە بەڕێزەکان بە سەرکەوتویی ئەو ئەرکەیان بەجێگەیاند کە پێیان سپێردرا بوو. سوورەتی ئەلعەمران باسی ئەو خەبات و تێکۆشانەیان دەکات. ئەو داستانەمان بۆ دەجێڕێتەوە کە تۆماریان کردووە. بەخستنە بەرچاوی نمونەی پێغەمبەرانی پێشین سەلامی خۆیان لەسەر بێت و وێناکردنی ئەو قارەمانانەی لەگەڵیاندا بوون چەندین ئاماژەی ستایش ئامێز بۆ یارانی ئازیزمان دەکات و دەفەرموێت وكأين من نبي قاتل معه ربيون كثير فما وهنوا لما أصابهم في سبيل الله وما ضعفوا وما استكانوا والله يحب الصابرين وما كان قولهم إلا أن قالوا ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين فآتاهم الله ثواب الدنيا وحسن ثواب الآخرة والله يحب المحسنين. چەندەها پێغەمبەر هەبوون کە خواناس و پیاوچاکانی زۆر لەگەڵیدا بوون و دەشت بە دوژمنان جەنگاون. جا ئەوان هیچ کات سستی و بێزاری ڕووی تێ نەکردوون بەهۆی ئەوەی کە تووشیان هاتووە لە پێناو ڕێبازی خوادا. لاواز و بێهێز و سەرشۆڕیش نەبوون بۆ دوژمنان. خوای گەورەش ئەو ئارامگر و خۆڕاگرانەی خۆش دەوێت. ئەو کاتە گفتاریان تەنها ئەمە بووە کەوتویانە پەروەردگارە لە گوناه و هەڵەکانمان ببوورە و لە زیادەڕەوی کاروبارمان خۆش ببە. دامەزراومان بکە سەرمان بخە بەسەر ئەم گەلە بێ باوەڕەدا. ئەو ساییتر خوا پاداشتی دنیای پێبەخشین بە سەرکەوتن و پایەداری پاداشتی چاکی قیامەتیشی بۆ مسۆگەرکردن و خوا ئەو چاکەکارانەی خۆش دەوێت. ئاەتەکە باسی گرۆی ڕەبانیان دەکات، بەڵام ئەگەر لە سۆنگەی دووبارە بوونەوەی مێژووەوە بۆی بڕوانین ئەوە ئاماژە بۆ ئەوانە دەکات کە لە ئوحوددا جەنگان. ئاشکراشە ئاەتەکان بە بۆنەی جەنگی ئوحودەوە دابەزیون.